هەرچەندە تا ئێستا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان هیچ بڕیارێکی لەبارەی حەج و عومرە نەداوە، بەڵام حکوومەتی سعودیە لە پێناو ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی هەموو گەشتێکی عومرەی لە وڵاتانی جیهانەوە بۆ وڵاتەکەی ڕاگرتووە، لە نێویشیدا وڵاتی عێراق. ئێمە گەشتیارەکانمان لە ڕاستیا گەشتیارێکی زۆر ئامادە کردبوو بە تایبەتی بۆ پشوەکانی مانگی سێ، ئەوەی کە جێگەی باسەوەیە لە مانگی یەکەوە هەتاوەکو ئێستاکە نزیکەی 1000 حاجیمان سەفەریان کردووە، ئەوەی کە گەڕاوەتەوەی کە لە گەڕانەوەدایە 1000 حاجیەکیشمان تقریبەن فیزای وەرگرتووە، بەر قەراری ڕاگرتنەکە کەوتووە. ڕاگرتنەکە هەرچە ئەگەر چی کاتیە، بەڵام جارێ هەموو با بڵین ئیجراعاتێکیان بۆ لە فڕۆکەخانە ڕاگیراوە بە حکمی قەرارەکەی وەزارەتی داخلی سعودیە، تەعاملێک لەگەڵ عومرەکارانی عێراقدا ناکرێ و هەروەها کوردستانیش لە ناویدا. ئەم ساڵ هەزاران کەس لە هەرێمی کوردستان ناویان بۆ گەشتی عومرە تۆمار کردووە، بەڵام بڕیارەکەی سعودیە گەشتەکانی ئەوانی ئەگەر بە تەواوەتی هەڵنەوەشاند بێتەوە ئەوە بۆ کاتێکی دیکەی دواخستووە. هاوکات ساڵانە زیاتر لە 80 کۆمپانیای حەج و عومرە لە هەرێمی کوردستان کاری گواستنەوەی حاجیان و عومرەکاران بۆ سعودیا دەکەن. هەر کۆمپانیایەکیش نزیکەی 50 کەس بۆ ئەو وڵاتە دەگوازێتەوە. داواکردنی فیزەکە کە داوا ئەکرێ مەبلەغی پارەڕە کە $250 یەکسەر ئەبێ لە حسابی ڕاگیرێ. ئەمەش ناتوانین داوای کەینەوە هەتا ئەو کاتەی فیزەکان سقوتەکە فیزەکە بەسەرەچێ، بەسەرچوونی فیزەش لەو ڕۆژەی کە وەرئەگیرێ هەتا 15 ڕۆژ ئەتوانی سەفەری پێ بکەیت. ئەگەر ئەمە تا 15 ڕۆژەکە نەکرێتەوە فڕۆکە بۆ سعودیە، ئەو کاتێمە بێت داواکاری پێشکەشکەین بۆ جیهاتی سعودی کە بتوانێت ئەو قەرەبۆمان بکاتەوە. ئایا قەرەبۆکە چۆن لەمان کات چۆن هەتا ئەم کاتە دیاری نییە. دوای تۆمارکردنی حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سعودیە، حکوومەتی ئەو وڵاتە بڕیاریدا لە پێناو ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گەشتی عومرەکاران لە وڵاتانی جیهانەوە بۆ وڵاتەکەی ڕابگرێت. هاوکات بڕیاریدا ڕێگا بە هاوڵاتیانی وڵاتانی کەنداو نەدات سەردانی مەککە و مەدینە بکەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.